سلاو هاوران بنسبت بسیاریه و که چند هاوره یک داوی کرد بو که من او یاریانه که یاری بلوکچینن و دتوانن و تایبەتی دراوی دۆچکۆین بەدەست بێنن بە ئەوان بناسێنم یاریەکان بەڕێزانم گەر یاریەکە بێ 100% بێ نەک دۆچکۆین هەر دراوێکی تر کە ئێوە بتوانن بەدەستی بێنن دڵنیابن کە من لەناو چەنێلی یوتوب ڤیدیۆکان دابەزێنم بۆ ئەوەی ئێوەشی استفادەی لێ بکەن بەڵام لە ئێستادا ئێوە دەتوانن کاتێک کە دێنە ناو چەنێلەکە ڤیدیۆی 42 بەشی هەفتەم ئەمە یەکێکە لە باشترین یاریەکانی بلوکچین کە لە ئێستادا یاریەکە 100% ئەوەیەوە دەتوانن ئەم یاریە دراوی ئسکای پلەی بەدەستی بێنن و لە هەمان کاتیشدا کاتێککە بەدەستی دێنن بەڕێزانم دەتوانن دراوەکە سواپی بکەن بە هەر دراوێکی تر کە دەتانوێت بەڵام هەر بەنسبەت ئەم یاریە بەڕێزانم ڤیدیۆی 44 بەشی هەفتەم چونیەتی زیادکردنی دراوی ئسکای پلەی لەناو تڕاستوالێت کە ئەم ڤیدیۆش ڤیدیۆی 44 بەشی هەفتەم پەیوەستە بە ڤیدیۆی 42 بەشی هەفتەم لە ئێستادا ئازیزان ئەمە باشترین یاریە بوو ئەوەی ئێوە بتوانن دراوی ئەلکتڕۆنی بەدەستی بهێنن و بەنسبەت ئەو برادەرانش کە بیانوێ دراوێک لە من بکڕن یاخود بفرۆشن تەنها ژمارە تەلەفۆنی من ئازیزان لە واتساپ بەردەستە کە ژمارەکە 0751 679 78 87 هەر ببینن شاد